لە ناوەندە پەروەردەییەکاندا دەبێ منداڵان و گەنجانی داهێنەر و سربەخۆ باربێن. ڕۆژنامەی شەرق راپۆرتێکی سەبارەت بە شێوازەی وەرگرتنی خوێندکار، مامۆستا و خوازیارانی دامەزراندن لە بواری پەروەردەدا بڵاو کردوێتەوە کە کۆمەڵێک ڕاستی ئاشکرا دەکات. بەشێک لە خوێندکاران و خوازیارانی تاقیکردنەوەی دامەزراندن باسییان لەوە کردووە کە ئەوان بە کۆمەڵێک هۆکاری ناپیشەیی وەک خوێندنەوەی کتێبی فەلسەفی، چۆنیەتی پۆشینی جلوبەرگ، هەبوونی سمێڵ، نینۆک ڕەنکردن، پەیوەندی لەگەڵ هاوپۆلی کجیاکۆر، نەپۆشینی چارشێو لە ڕۆژی تاقیکردنەوەکان، دیاربوونی قژیان، لایکردنی پەیجی ئینستاگرام و بەشداری نەکردن لە ڕێپێوانە دەوڵەتیەکاندا لە خوێندن یان وەرگیرانیان وەک مامۆستا بێبەشکراون. لە راپۆرتەکەدا چەند نمونەی دیاریکرا و خراوەتە ڕوو. یەکێک لە خوازیارانی دامەزراندن ئاماژە بە کۆدی 19 وەرگرتن دەکات و دەڵێت کۆدی 19 تایبەتە بە پرسە سیاسیەکان، چۆنیەتی پۆشینی جلوبەرگ، حیجاب، بەشداری نەکردن لە هەڵبژارنەکان و لایکردنی پەیجی ئینستاگرام. زۆرێک لەو کەسانە دەڵێن کە بەهۆی کۆدی 19ەوە ڕەتکراونەتەوە. لە راپۆرتەکەدا بەم جۆرە باس لە یەکێک لەو کەسانە دەکات کە ڕەتکراوەتەوە. یەکێک لە خوێندکارەکان شێوازی جلوبەرگی تایبەتی خۆی هەبوو وا کەسێکی زۆر دینداریش بوو. لە کاتی وەرگرتن پێی دەڵێن تۆ مارکسیستی. خوێندکارەکە داوایان لێ دەکات هۆکارەکەی بۆ ڕوون بکەنەوە. لە وڵامدا پێی دەڵێن بەهۆی ئەو جۆرە سمێڵەی کە داتناوە پێمان وایە تۆ سیمایەکی مارکسیستیت هەیە. یەکێک لە کچەکان بۆ هۆیەوە ڕەتکرایەوە کە جارێکیان لەسەر بانکێشتی ئەنجومەنی زانکۆ لە کەمپی کچانەوە چوو بوو بۆ کەمپی کوڕان. جگە لە هەموو ئەمانە شتێکی زۆر سێ لەم بابەتەوە بریتیە لە پرسی کتێبخوێندنەوەی یەکێک لە خوێندکارەکان. بەشی وەرگرتن یەکێک لە خوێندکارەکانی خەڵکی ئیسفەهان بانگ دەکات و پێی دەڵێن پێیان ڕاگەیاندوین کە تۆ کتێبی فەلسەفی دەخوێنیتەوە. خوێندکارەکەش لە وڵامدا دەڵێ ئەم کتێبانە لە ناوخۆی وڵاتدا چاپ دەکرێن و مۆڵەتی وەزارەتی ئێرشادیان لەسرە. وان دەڵێن زۆر خوێندنەوە وا لە مرۆڤ دەکات کە جۆرێکی دیکە بیر بکاتەوە. بە باوەڕی ئێمە و کەسانەی کە زۆر کتێب دەخوێننەوە کێشەی دەرونیان هەیە. سەرنجام خوێندکارەکە دەردەکەن و لە پەروەندەکەیدا دەنووسن کە کێشەی دەرونی هەیە. ئەم شێوە هەڵسو کەوتە لە کاتێکدایە کە بڕیار بوو پرۆسەی دامەزراندن خێراتر بکرێت، چونکە بەشەکانی پەروەردە لەگەڵ کەمیلانی کەم 176,000 مامۆستا بەرەوڕوو بوونەتەوە بۆ ئەوەی بتوانن وانە بە زیاتر لە 16 ملیۆن و نیو قوتابی بڵێنەوە. بە گوێرەی راپۆرتێکی ئیسنا کە مانگی پوشپەڕی ئەمساڵ بڵاوکرابەوە تا مانگی ڕازبەر 72,000 مامۆستا خانەنشین دەبن. جگە لەوەش پێویستە ئاماژە بە ژمارەیەکی یەجگار زۆر بەڵام نادیار لەو مامۆستا لێهاتوو پێشڕە و بۆ ئێرانەش بکەین کە بەهۆی بەشداریکردن و پشگیریکردن لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە یان تەنانەت بەهۆی دانانی پۆستێک لە ئینستاگرام لە کارەکانیان دوور خراونەتەوە. نێونەریم هابال لە سەرەتای مانگی خەزەڵوەری ساڵی 1402دا بە ماڵپەڕی هەواڵی دیدبانی وتبوو بە پێی ئەو ئامارانەی کە بەدەستمان گەیشتووە لە کاتی هاتنە سەرکاری سەحرایی وەزیری پەروەردەدا نزیکەی 15 بۆ 20,000 بەڕێوەبەری قوتابخانە بە هۆکاری سیاسی و ئاینی لە کارەکانیان دوور خراونەتەوە. ئەم دەرکردانە کە هەر هێشتاش بەردەوامن لە ژێرناوی پاکردنەوەدا بەڕێوە چوون و تەنیا بەڕێوەبەری قوتابخانەکان دەگرێتەوە. بەڵام مۆرتەزا نەزەری بەرپرسی پێشووی ناوەندی زانیاری وەزارەتی پەروەردە ڕۆژی یەکشەممە 24 پوشپەڕ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی ئیعتیماد باسی لە دەرکردن و سزادانی 20,000 بەڕێوەبەری قوتابخانە لە دەوڵەتی 13دا کرد. وەزارەتی پەروەردە بە زیاتر لە 1 ملیۆن مامۆستا و کارمەندی ئیداری گەورەترین دەستگای جێبەجێکاری کۆماری ئیسلامیە. لە نێو هێزی لە سەرکار و خانەنشینانی ئەم دەستگا پانوبەرینەدا کۆمەڵێک هێزی پێشڕەوە و بوێر و تێکۆشەر بوونیان هەیە. ئەم هێزە یەکێکە لە ڕێکخراوترین خەباتکارانی پێشکەوتن خواست کە کاریگەریەکی زۆریان لەسەر ڕادیکالیزەکردنی بزوتنەوەی دموکراتیکی وڵات هەبووە. جگە لە بەدەنەی ئەو وەزارەتخانەیە باقی ئەم ئۆرگانە مافیاییە گەندەڵ، ناکارامە،
سەرکوتگەر و خاوەن تاقمێک بەرپرسی باڵایە کە نەزانی و دواکەوتووی تەنیا یەکێکە لە تایبەتمەندیەکانیان. ئەوەی کە لێرەدا ئاماژەی پێکرا تەنیا گۆشەیەکی بچووک لە تایبەتمەندیەکانی وەزارەتی پەروەردە نیشان دەدات. لە ڕاستیدا ئەم وەزارەتخانەیە هاوێنەی باڵانوێنی کۆماری سەرمایەداری ئیسلامیە و دەبێت لەگەڵ ئەودا لە گۆڕ بنرێت. بەڵام لەم بارودۆخەی ئێستاشدا دەتوانرێت کۆمەڵێک ویست و داواکاری بەسەریدا بسەپێنرێت. بەر لە هەر شتێک پێویستە خوێندن بە مانای ڕاستەقینەی وشە بۆ هەموو چین و توێژەکان ناچاری و بێبەرامبەر بێ و هەروەها لە قوتابخانەکاندا خواردنی بەیانی و نیۆڕۆ بۆ منداڵان دابین بکرێت. دەبێت سەرجەم قوتابخانەکان و فەزای پەروەردەیی لە بوونی سیخڕ و بەسیجی و ئاخوند و هێزە ئەمنیەکان پاک بکرێنەوە. پەروەردە بە تەواوی لە ئاینجیا بکرێتەوە و تەنیا زانستە ئەمڕۆییەکانی جیهان ببنە سەرچاوە و ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان. دەبێت ناوەندە پەروەردەکان لێوان لێو بن لە سۆز، بەهرە و تواناییەکانیان، داهێنانەکان، لێکۆڵەری و کەسایەتیە سەر بەخۆکان تێیدا گەشە بکات. ناوەندە پەروەردەیەکان دەبێت ببنە شوێنی بارهێنان و پەروەردەکردنی منداڵان و گەنجانی خاوەن هەستی متمانە بەخۆبوون و دوور لە خورافاتی ئاینی و نەریتە ڕزیوەکان.